بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لا مسائل الجاهلية أو خصلات ديني كوا أهل جاهلية لسربون لمشركين جوولەکە و گاورەکان دێنە سەر چەند خاڵێکمان باس کرد. ئەم ڕۆژ بە پشتیوانی خوای تەعالا چەند خاڵێکی تر باسەکەین بۆ ئەوەی ئێمە موسڵمان بە دوور بین لەو خاڵانە خۆمان دابڕنین لە خەسڵەتی ئەهلی جاهلیەت. دەفەرمێ من عجائب آيات الله أنهم تركوا وصية الله بالاجتماع وارتكبوا ما نهى عنه من الافتراق وصار كل حزب بما لديهم فرحين. فرميشك لا خصال خصلة أهل جاهل كان كالسرب فرمي أنهم تركوا وصية الله بالاجتماع أو وصيتي خواي پروردگار بو همو أمتان بو همو قوميك بۆ هەموو پێغەمبەرێک کە ناردبێتی خوای پەروەردگار وەسیەتەکەی ئەوە بووە کە پێغەمبەران قەومەکانیان لەگەڵی مجتەمع بن، ناکۆک نەبن. بەڵام جاهیلەکان ناکۆک بوون، دابڕ بوون، متەفەرق بوون. كل حزب بما لديهم فرحين. هەر یەکە و دایە تاشا بۆ لایەکە، هەر یەکە و دڵخۆش بوو بە بەرنامە و قانون و پرۆگرامی خۆی. خی گەورە فەرمێ هەر کەسێک ئاوها بێ ئەوە لەسەر دینی جاهیلەکانە، ئەوە لەسەر دینی جاهیلەکانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک هاتە ناو قەومی قوڕەیش بانگەوازی کرد بۆ تەوحید و خواپەرستی. بینی قەومەکەی هەندێک لە قەومەکەی خۆرە پەرستن، هەندێک لە قەومەکەی مانگە پەرستن، هەندێک ئاگرە پەرستێت، هەندێک بت و سەنەمە پەرستێت، گاورەکان عیسا پەرستن، جوولەکە عوزەیرە پەرستن. هەر یەکە و بە شێوازێک عیبادەت دەکات. متەفەرق بوون، ناکۆک بوون، دینەکەیان لەسەر یەک دین و بەرنامەیەک نەبوون کە دینی تەوحید بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بانگەوازی کرد لە کەلیمەی تەوحید و دەست پێ کرد. فەرمووی قولوا لا إله إلا الله تفلحوا، قولوا لا إله إلا الله تفلحوا. بۆیە وا پێویستە موسڵمانان لەسەر یەک مەبدەء بن، لەسەر یەک ڕێباز بن کە ئەوش ڕێبازی تەوحید و خواپەرستیە. ئەوەی بەرەو تەفریقە و بەرەو پارچە پارچە بوون موسڵمانانە بە دەبێ خۆیان لێ دوورکەنەوە. چونکە خی گەورە فەرمێ فلا تنازعوا وتفشلوا وتذهب ريحكم. نەکەن نیزاع و خصومەت لە بەینتانە ڕوو بدات، بۆ چونکە دوایی تووشی فەشەل دێن. کە تووشی فەشەل هاتن وتذهب ريحكم، ئەچی خێر و بێر و داهاتانێ هەمووی لە ناوەچێت. بۆیە خی پەروەردگارە فەرمێ شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك. أو شريعتي كخوي گەورە ناردی بۆ پێغەمبەران ما وصى به نوحا. بابزانین وەصیەتەکە چی بووە؟ ناردی بۆ پێغەمبەران بە شریعتێک، بۆ پێغەمبەر نوح عەلەیهی الصلاة والسلام، بۆ محەممەد عەلەیهی الصلاة والسلام، بۆ موسى، بۆ عیسا، بۆ ئیبراهیم أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. إقامي دين بكن، دينك خواي گەورە بەرپا بکەن ولا تتفرقوا فيه. تفرقونا كوك مبن لناو دين شريعتك خواي پەروەردگار. بەڵکو واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. اعتصام بحبل الله، دەست بگرن بە حەبلی خوا، بە پەتی خوا کە ئەوش قورئانە، سنەتە، ئیسلامە. ئەگەر بمانێ و ڕزگارمان بێ لە تەفریقا
لە دووبەرەکی لە ناکۆشی لە تەناحڕ دەستگرتنە بە حەبلی خۆی گەورە الاعتصام بحبل الله بۆ لێرە باسی حەبلی کرد کاتێک تۆ بکەیتە ناو چاڵێکەوە کەسێک دێ حەبلەکەت بۆ شۆڕەوەکە بۆی ڕزگارت کە کەواتە لە بەرزیەکەوە حەبلێکت بۆ فڕێدەن ئەگەر بێت و تۆ ئەو حەبلە نەگریت ئەبێت چۆنش بیگری خودی الكتابە بقوة حەبلەکە بێ بە پتەوی بیگری دینەکەت بە شلی نەگری ئەگەر حەبلەکە دەست شلکەی بەرە بیتەوە ئەبێت دەست چی بکەی ئەو حەبلە بە تونی بگری چکە ڕاتە کێشن کە ڕاتیان کێشە دەیتەبان ڕزگارتە بێ حەبلی خوش ئەگەر بێت و ئێمە تەمەسوکمان پێی هەبێ و لەسەری بڕۆین ئیسلام و قورئان و سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە لە تەفریقە ڕزگارمانە بێت بۆی خوای گەورە فەرمووی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا لێرە ئەمرێکی کرد لەولاوە نەهەیەکش ئەمڕەکە بە چییە الاعتصام بحبل الله ئیقامەی دینی خوا توحيدي خواهي پروردگار دەستگرتن بە قورئان بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لولا شو پێمان ئەڵێ ولا تفرقوا وريابا نەکەن تەفریقە بنەنەوە لەناو دینەکەتان نەکەن تەفریقە بنەنەوە تەفریقە و پارچە پارچایەتی و حزبایەتی مەرفوزە لە ئاینی پیرۆزی ئیسلام كل حزب بما لديهم فرحون هەر یەکە و دڵخۆشە و خۆشحاڵە بەو حزبی کە خۆی لەسەرێتی ئەم خاڵە جاهیلەکان لەسەری بوون بەڵام ئەمڕۆ بەداخەوە سێرەکەی مسلمانان لەسەر و خاڵە ئیشەکەن بگرە هەندێکیان هەیە ئەڵێ ئەگەر بێت و تۆ ئەنتیما نەکەی بۆ ئەحزابی ئیسلامی تۆ تاوانبارە بیت نەخێوان نییە حزبەکەی تۆ چەندێکە دامەزراوە 20 ساڵە 40 ساڵە با بڵێن 100 ساڵە دامەزراوە ئەی باشە ئەو مسلمانانی کە بەر لە حزبەکەی تۆ دامەزرێ ئەی حاڵی ئەوان بۆ چۆڕات ئەی ئەوانش تاوانبار بوون کەواتە هەمووی ئەمانە جاهیلیەتە تەفریقە و حزبایەتی و دووبەرێکی بەناوەی دینەوە ئەوە ئیسلامیەت نییە بەڵکو جاهیلیەتە خوا پەنامان بدات مسألەیەکی تر أن كل فرقة تدعي بأنها ناجية همو فرقة وجروبك همو ريبازك أو دينيك وبارشة بارشة كرت هر يكو وحسابك وقمانبا كخوي بوخوي كوملي رزقار بوا أنها ناجية همو جروبك كاتك برنامج بوخوي دانات خوي بچی ئەزانێت کۆمەڵی ڕزگار بوو یعنی ئەڵێ من ڕزگار مەبێت من ناجیم عەزابی خوا شملی من ناکات خوای گەورە من سەرەخات من سەرفرازە من سەرکەوتوم ئەم خەسڵەتەش جوولەکە لەسەری بوون وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى أهل كتاب لەگاور و جوولەکەوتیان کەسێک ئەچێتە بەهەشتەوە مەگەر یەهودی بێ یان نەسڕانی بێت جوولەکە یانوت بەس یەهودی ئەچێتە بەهەشتەوە ئیتر ئومەتانی تر هەمووی بۆ دۆزەخن نەسڕانی و گاورەکان یانوت بەس نەسڕانی و گاور بۆ بەهەشتەڕوا ئیتر ماباقی هەر هەمووی بۆ دۆزەخە خوای تەعالا وەڵامیان دەداتەوە فەرمێت تیلکە ئەمانیهم ئەوانە هەمووی ئیدعایە و ئومنیەتە ڕاست نییە دوورە لە واقع قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بەڵگە بێننەوە کە ئێوە فعلا بەهەشتین برهانمان بۆ بێنن بەڵگەمان بۆ بێنن کە ئێوە ناجین ئێوە ڕزگار بوون ئێوە لە دۆزەخ ڕزگارتانە بێ وقالوا لن تمسنا النار إلا أياما معدودة ئەیانوت ئێمە ئەگەر بچینە دۆزەخشەوە جوولەکە ئەیانوت ئەگەر ئێمە بچینە دۆزەخەوە ئەوە ئەیاما معدودە چەند ڕۆژێک ئاگر ئەمان سووتێنێت بەڵام لە دوایی ئێمە ڕزگارمانە بێ محەممەد و ئومەتەکەی دێتە ناوی خوای تەعالا فەرمووی اتخذتم عند الله عهدا باشە ئێوە عەهد و بەڵێنتان وەرگردووە لایەنی خوای پەروەردگارە پیتاقەتان وەرگردووە کە ئێوە بۆ بەهەشتن و تاوە کۆتاییتان پێ هاتووە لە ئاگری دۆزەخ ڕزگارتان بووە اتخذتم عند الله عهدا
فلن يخلف الله عهده ئەگەر عهد و بەڵێنتانش لەخوا وەرگرت بە ئێوە بەهەشتی بن چەند ڕۆژێک ئاگری دۆزەخ ئەتان سووتێنێ کوا وعد و بەڵێنەکان بەڵگەمان بۆ بێننەوە ئەگەر وعدی پێتان دابێ فلن يخلف الله عهده ئەو عهد و بەڵێنە خوای گەورە خلافی ناکە ئەهێنێتە جێ خوای گەورە وعدێ بدە لا يخلف الله الميعاد بێنن بەڵگەمان بۆ بێننەوە کە ئێوە بەهەشتین چونکە ئەوان ئەیانوت نحن أبناء الله وأحباؤه ئێمە نەوەکانی خوا و خۆشەویستی خوین خوای پەروەردگار فەرمووی قل فلم يعذبكم بذنوبكم ئەی بۆ خوای گەورە سزاتانەدا لە دنیا ئەوە تا کۆمەڵێکتانی کرد بە بەراز کۆمەڵێکتانی کرد بە مەیمون هەر لە دنیا عەزابی ئێوەیدا ئەی جوولەکە ئەوەندە قەومێ پیسن بەڵام ئێوە ئیدعای ئەواکەن کە ئێوە ئەمڕۆ ئێوە بەهەشتین غەیری ئێوە هەمووی بۆ دۆزەخە کوا قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بەڵگە بێننەوە ئەگەر ئێوە ڕاستەکەن بەڵگەکەش چییە بەلا من ئەسلەمە وجهه لله وهو محسن دوا بەدوای ئەمە خوای پەروەردگارە فەرمیە بورهان و بەڵگە لەسەر ڕزگار بوون و نەجات بوون لە ئاگری دۆزەخ بۆ بەهەشت قەزێکە ئەوە نییە ئەمە لەو گروپەیە ئەمە لەو گروپەیە هەر کەسێک أسلم وجهه لله وهو محسن أسلم وجهه لله وتم مخلص بيت هر کەسێ ئیخلاصی هەبێ لە دینەکەی بە تاکو تەنها خوای گەورە بپەرستێ دڵسۆز بێ لە پەرستنی بۆ خوای پەروەردگار ئەمە خاڵی یەکەمی وهو محسن أي وهو متبع واتە شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم چونکە علامەتی نەجات کەی ئینسان ڕزگارێ بێت کە پێغەمبەری خوای خۆش بێ صلى الله عليه وسلم و شوێن ڕێباز و سنەتەکەی بکەوێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم دەی ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ وەرن شوێن پێغەمبەری خوا بکەون صلى الله عليه وسلم بۆ ئەوەی ئێوە ئیدعای مەحەبەتەکەن ئەڵێن ئێمە پێغەمبەرمان خۆشەوێ صلى الله عليه وسلم دەی کە ئێوە خۆشتانەوێ وەرن شوێن ڕێباز و سنەتەکەی پێغەمبەری خوا بکەون صلى الله عليه وسلم ئەگەر شوێن ڕێبازەکەی کەوتن ئیخلاصتان نەبوو لەسەر سنەتی پێغەمبەری خوا بوون صلى الله عليه وسلم ئەوە ئێوە بورهانتان پێ و حجەتان پێ بۆی لە ڕۆژی قیامەت ڕزگارتان بێ ئەوەیە قل هاتوا برهانكم إن كنتم صادقين ئەوە ڕزگارتانەکات بەڵام تەماشاکەی ئەم خەسڵەتە ئەمڕۆ لەناو موسڵمانان هەیە ئەم خەسڵەتە جاهیلیەتە کەسی وایە ئەڵێ من ئەولاد پێغەمبەرم صلى الله عليه وسلم من شێخم من سەییدم من پیاوچاکم من خۆشەویستی خوام من سەرجەلەم هەیە من لە فڵانە طەریقەتم من عید بە فڵانە گروپم خوای گەورە لە ئێمە خۆشە بێ ئێمە محاسەبە ناکە ئەم قسانە زۆر خەتەرە ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای گەورە لێ بێ لەگەڵ ئەوەش کە لە دنیادا مژدەی بەهەشتی پێندرا ئەی فەرموو وەڵڵاهی نیوەم لە بەهەشتا بێ نیوەکەی ترم لە دەرەوەی بەهەشت بێ ئەمین نابم لە مەکری خوای گەورە کە بەڕێزترین مەخلوق لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکری سدیقە بەڵام کابران لەگەڵ کەشیدەیەکی بەست و جبە و عەمامەیەکی کردە بەری پاڵی لێدایەوە بە ناوەی مەلایەتی و بە ناوەی سەییدایەتی و بە ناوەی شێخایەتی ئەڵێ ئێمە خۆشەویستی خوین ئەسڵەن ئێمە خوای گەورە محاسەبەمان ناکە سێوە جورئەتەکە هەمان ئەو خەسڵەتەیە هەمان ئەو بەرنامەیە کە یەهود لەسەری بوون وقالوا نحن أحباء الله ئەیانوت ئێمە خۆشەویستی خوای گەورەین أبناء الله وأحباؤه لم تمسنا النار إلا أياما معدودة ئەگەر ئاگری دۆزەخش بۆ ئێمە بێت ئەوە ئەیاما معدودە چەند ڕۆژێکە و چەند کاتێکە و لە ناوێ بین و دوایەوە نە ئێمە ڕزگارمان هەبێت چونکە ئێمە سەییدین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام من بطأ به عمله لم يسرع به نسبه هەر کەسێک عەمەلەکەی دوای بخات
نەسەب و حەسەبەکەی پێشی ناخات، نەسەب و حەسەبەکەی پێشت ناخا. کەواتە ئەوەی کەوا ڕزگار دەکا لە ڕۆژی قیامەت ئیمان و عەمەلی صالحە، ئیمان و عەمەلی صالح. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە فاتیمەی کچی ئەفەرمێ ئەی فاطمة سليني من مالي ما شئت فإني لا أغني عنك من الله شيئا. وەرە پەلەکە هەتاکو ماڵم هەیە، وەرە لە ماڵەکەم بەرە بۆ خۆت خێر بکە، سەدەقە بکە، چاکەی پێ بکە، پیاوەتی پێ بکە، یارمەتی فەقیردا. چونکە واتە یعنی چی؟ یعنی زەخیرە بۆ خۆت کۆکەرەوە بۆ قیامەت. چونکە واللهی لە ڕۆژی قیامەت من هیچ بۆ تو ناکرێت. نەک بڵێ وەڵا من کچی پێغەمبەرم صلی الله عليه وسلم شەفاعەتت بۆ بکەم، من ناتوانم شەفاعەت بۆ تو بکەم ئیلا ئیزنی خۆی لەسەر نەبێت. کە خۆی گەورە ئیزن بدە ئەتوانم ئەوجا شەفاعەت و تکات بۆ بکەم. بەڵێ تۆ کچی منی، ئەی سەفیەی میمکەم، بڕۆ بۆ خۆت لە ئاگری دۆزەخ خۆت ڕزگار کە، فإني لا أغني عنك من الله شيئا. ئەی مامم، ئەی فڵان، ئەی فیسان، ئەی هۆز، ئەی عەشرەت، ئەی قەوم، ئەی گەل، وا نەزانن من پێغەمبەرێکم لە قوڕەیشم، من ئێوە ڕزگارەکەم لە ڕۆژی قیامەت. نەخێر، هەر کەس خۆی و کردەوە عەمەلی صالحی خۆی. کەواتە ئەو ئیدعایی کەوا ئەو ئومنیەتی کەوا خەڵکانێک لەسەرین، من شێخم، من سەیدم، من ڕزگارمە بێ، ئەوە دادی نادا بۆ ڕۆژی قیامەت. هەندێک لە عەقیدە و پۆخڵەواتی ئەوان چۆنە؟ ئەڵێ لە ڕۆژی قیامەت شێخەکان ئێمە لەسەر پردی سیڕات ئەوەستێت، وما أحد عن الصراط جازا حتى يرقن له الجوازا. ئەڵێ کەس ناتوانێت لەسەر پردی سیڕات بپەڕێتەوە هەتاکو مامە شێخ ئیزن نەدا و بیپەڕێنێتەوە بۆ پەڕەوە. بۆ مامە شێخ خوایە، ئیلاها. ئەوە عەقیدە و بیرروباوەڕی موسڵمان نییە. مسلمان نابێ بیرروباوەڕی وابێت. خاڵێکی تر التعبد بكشف العورات، التعبد بكشف العورات. جاهلەکان عیبادەتی خۆیان نەکرد، بەڵام عورەتیان کەشفە کرد. عورە مغەڵڵەضە، ئەوەی کە عورەت بۆیە دەریان نەخست، کە عورەتی پیاو لە ئەژنەوە بۆ ناوشێتی. ئافرەتان و پیاوان تەوافیان نەکرد بەڕووتی لە دەوری کەعبە. وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية. خوای گەورە فەرمووی وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليه آباءنا والله أمرنا بها. کاتێک پیان بوترا یان ببینرانە لەسەر فاحیشە، ئەم فاحیشە لێرە چیە؟ مەبەست پێی ئەو بۆ عەورەتیان دەرەکرد. لە کاتی توقوسی مەراسیمی عیبادەتکردنیان مشرکین خۆیان ڕوتە کردەوە. کاتێک پیان بوترا ئێوە بۆ خۆتان ڕوتەکەن و عیبادەت چۆن وها بێت؟ قالوا وجدنا عليه آباءنا. دوو حجەیان هاوردەوە، ئەوەند باو باپیرانی ئێمە ئاوهایان نەکرد، بۆیە ئێمەش بە دینی ئەزانین، وإنا على آثارهم لمقتدون. ئەو جا لە هەمووشی خەتەرتر بدەیتە پاڵ دینەکەی خوا، بدەیتە پاڵ خوا. والله أمرنا بها. چێ ئەمری پێمان کردە؟ خوای گەورە ئەمری پێمان کردە ئێمە خۆمان ڕووتکەینەوە، بەو شێوەی عیبادەتکەین. ئەمەش خەسڵەتێکی جاهلیەتە، ئینسان نابێ عەورەتی خۆی کەشف بکات. ڕەنگە کەسێک بڵێ کەسێ ئێستا عیبادەت کا بەو شێوەیە، بەڵێ هەیە. خۆ عەورەت هەرەوە نییە تۆ جلەکەت فڕێدەیت. ئافرەتە و جلی تەنیشی لەبەرە لە ئامادەی مەراسیمی مەولود نەبەویە. لە مەولودەکانە دانیشتوونە ڕەقسەکەن، ڕەقس و سەماکەن. وەڵای ئەمە ئاهەنگێک ژێڕین بە بۆنی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵگەتان چییە کە ئەم مەولودە دروستە؟ مەولود نەبەوی بەڵگە نییە، بەڵام مزەفەردینێ کردێتی لە قەرنی 4 هیجری بەبانەوە، ئەو هاتووە ئەم سنەتەی داڕەشتووە. ئێمە شوێن سنەتی ئەوەکەوین.
أول لولا بدعي شان كر بدعي مولودك أو جا كومل الشركيات لنا مولودكان ين كومل أناشيد دعاء شركي هاور كرنا غير إخوة حيوان سربرين بو غير إخوة أو جا لو مولودة ناشرعي شتر أويك واجنو بيوتيك الله كان رنگا زۆر بەمان بەچای خۆمان بینی بێتمان هەر بڕۆن لە گۆگڵ لە یوتیوب بگەڕن چەندین گرتە ڤیدیۆ بینن کەوا ئافرەتان تێکەڵن ڕەقسەکەن سەماعەکەن جلێت تەنیشی لەبەرە عەورەتی بەدەرەوەیە بە حوجەی چی قالوا وجدنا آباءنا ئێمە باو باپیرانی ئێمە هەر وا مەولودیان کردووە هەر بینیمانە ئافرەتان ئامادە بوونە لە مەولود نەبەوی ئاوا پیا و ژن تێکەڵ بووە أو جا لهموشي خطر تربيدي تبال خواي قورا والله أمرنا بها قل إن الله لا يأمر بالفحشاء واي پروردگار فرمي أي محمد صلى الله عليه وسلم بيان بلي خواي قورا قطحا أمرناك بشي بفحشاء ومنكر قد خواي قورا أمري نكردوا إنسان كان عورتي خوان كشف كان بغير خوان خواي تعالى فرمي خذوا زينتكم عند كل مسجد كتشونا ناو مزقاوت زينتي خوتان ورقرن زينتي يعني ليرة استروا عوراتكم عورتي خوتان ستركن نقبتشن عورتان كشفكن نقبتشن عورتان كشفكن وداخوا أما ليرة كومالك بناوي دينو كومالك جل آفرتان سيركي جليتا نيشان لبرا جلي روتيان لبرا في غمري خاصة وصم فرميه روجك دي بسر أمتكم آفرتان بيابن كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يجدن رائحة الجنة أفرمي آفرتان بيداء بين لأمتي محمد صلى الله عليه وسلم مسلمانشن كاسيات عاريات مائلات مميلات يعني جليان لبرا بلام روتن عاريات بوروتن يان تنكا جلكي لبرا تنكا عورتي بدروية يان تسكا أو بازاريك أبينيهم آفرتا هم زور بي جلكان ناشرعين زور بي جلكان ناشرعين وأمانة كتشي كيشن وجني كين وخشي كين خشي أو مسلمانان كوا آمادا بلنا مزقوتش أما خصلتي جاهليتا أهل جاهلية لسريبون بەڵام کەچی بەداخەوە مسلمان ئەمڕۆ لەسەر ئەو خاڵەیە مسلمان ئەمڕۆ لەسەر ئەو خاڵەیە خوا پەنامان بدە کەواتە ئینسان دەبێ وریا بێت خۆی دابڕنێت لەو دینەی کەوە ئەهلی جاهلیەت لەسەری بوون چونکە ئەگەر لەسەر ئەو دینەی ئەوان بین وەڵاهی ڕزگارمان نابێت وئیلا بە دەردی ئەوانە ڕۆین خوا پەنامان بدە داواکەم لە خوای پەروەردگار بە ناو جوانەکانی و بە صیفاتە بەرزەکانی ڕەحممان لێ بکە ئەخیری هەموو لایەکمان خێر بکە وصلی الله وسلم على نبینا محمد